تەواوەتەن باس لەوە دەکەین لە چۆن ڕۆژی ڕابردوودا وەرکشۆپێک بەڕێوەچوو لەسەر کاریگەریەکانی کەش و هەوا لەسەر سەرچاوەکانی ئاو کەمبوونەوەی ئاو زۆر باسی لێ دەکرێت بەتایبەتی ئاوی سازگار. ئێمە پرسین ڕێژەی دابارینی باران چ پەیوەندی بە کەمی و زۆری ئاو هەیە بەتایبەتی ئاوی سازگار. هەندێک جار هەندێک هۆکاری دەرەکی و دەستی دەرەکیش دەستی مرۆیش کاریگەریان لەسەر ئەم کەمبوونەوەی هەیە یاخود ناوەکو لێدانی بیرەرتی وازیەکان دەزانین وڵاتانی دراوسێ چ پەیوەندییان بە کەمبوونەوەی ئاوی سازگار هەیە. ئەگەر ئێمە باسی هەرێمی کوردستان بکەین کاریگەریەکانی پیسبوونەکانی کەشوهەوا ئەوان بە هەمان شێوە چ کاریگەرییان هەیە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەپێی ساڵ لە دوای ساڵ دەگۆڕی یان نە ئەم ساڵ هەندێک باران و بەفرباریوە دەوترێت چەند ساڵی ڕابردوو بەم جۆرە نەبوو ئەمانە جێگەی دڵخۆشین یان نا تاکەی باران ببارێ ئێمە کێشەی ئەگەر نەبارێ کێشەی کەمی ئاومان دەبێت یان نا ئەمانە هەمووی دەکەینە پرسیار و ئاڕاستی میوانەکەمانی دەکەین زۆر بەڕێز دکتۆر دیاری عەلی پسپۆڕی ئاوە کە بەڕێزان لە سۆدی ڕۆژێکی نوێ ئامادەی دکتۆر گیان بەخێر بێبانی. دکتۆر هەر لە تایتڵی وەرکشۆپەکەەوە دەست پێ بکەین کە هەڵەن کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا لەسەر سەرچاوەکانی ئاو. ئەو گۆڕانکاریانی کەشوهەوا چین کە کاریگەری ڕێک ڕاستە خۆیان لەسەر کەمبوونەوەی ئاو هەیە؟ پێشەکی سوپاسانەکەم و سوپاسی کورساتەکەم کە سپۆنسەری وەرکشۆپەکەشمان بوون سپۆنسەری میدیایی. بەڕاستی ئێمە گەر بەگشتی باس بکەین هەموو جیهان ڕوبەڕۆی گۆڕانی کەشوهەوا بۆتەوە کە مەڵین گۆڕانی کەشوهاواتە لە ئەنجامی ئەوەی کە ئادەمیزاد گەشەیەکی زۆری کردووە گەر ئەمە سەیری بکەین لەگەڵ 100 ساڵ لەمەوە پێشە ژماری دانیشتوانی سەرگۆی زەوی زیادی کردووە ژماری دانیشتوان کە زیادی کرد چالشی ئادەمیزاد زیادەکە کە چالشی ئادەمیزاد زیادی کرد لە هەموو سەکتەرەکانەوەتە ئەبێتە هۆی ئەوەی دەرکردنی بڕێکی زۆر لەو گازە گەرمکرانە بۆ ناو چینەکانی هەوا. ئەمە ژوای کردووە کە کەشوهەوا بگۆڕێ ینی کەڵین کەشوهەوا بگۆڕێواتە پلەی گەرمی سەر زەوی زیادی کردووە. پلەی گەرمی سەر زەوی زیاد بکات ئێتر لە شوێنەکان تەڵەن دابارینەکان ئێمە سەرچاوی سەرێکیمان بۆ سەرچاوە ئاویەکان وەروەها بۆ خۆشکردنی ژینگە و بۆ هەموو سەکتەرەکان بەڕاستی دابارینە لە خۆی لە بەفر و باران و تەرزە و ئەمانە ئەگرێتەوە. ئەمە وای کردووە لەسەر نەخشە جیهانیەکان ئەم دابارینانە گۆڕانکاری بەسەرابێت وەرزەکان درەنگتر بێن هەروەها هەندێک تقریبا نزیکی 10 بۆ 12 ئاماژە هەن کە وای کردووە کە هەست بکەین کە ئێمە کەشوهەوای جیهان بەز گشتی و هەروەها کوردستانیش گۆڕاوە. یعنی ئەگەر ئێمە سەیری هەر بۆ نمونە وڵاتی خۆمان کە کوردستان سەیری بکەین تا مانگی نزیکی 12ش باران نەباری و پلەکانی گەرمە ئەبینین چۆن جیاوازیان هەبوو لەگەڵ ساڵەکانی پێشوە. خۆی بێ لە کێوە ببارێ دکتۆر؟ عادەتەن ئێمە ساڵی هایدرۆلۆژیمان لە کوردستان و لە عێراق لە مانگیدا دەست پێ ئەکات واتە مانگی 5 ئەمە ساڵی هایدرۆلۆژی پێڵین. ئەمە تەمان لە وڵاتێ بۆ وڵاتێکی کە ئەگۆڕێت یعنی ئێمە ئەگەر سەیری ئەوروپا بکەین لەگەڵ ئێمە جیاوازەکەی ئێمە ئەوەیە ئێمە لە مانگی 5یان لە تقریبا هەندێک جار لە مانگی 4 ئیتر کە باران ئەبارێ نابارێتەوە هەتا مانگیدا. بەڵام بۆ نمونە ئێستا لە ئەوروپا بۆ شێوازە نیە لە مانگی 7 بارانە بارێ 8 بارانە بارێ 9 بارانە بارێ لەبەرەوە دابەشبوونی ئەو بارانە بەسەر مانگەکانە ئەمە وای کردووە کە بگۆڕێت ینی ساڵانێک هەبووە بەپێ ئەو سجلانەوەیان ئەو داتایانی کە لەبەردەستمانەیە لە ساڵی 1940 هەتا ئێستا داتای کەشناسی هەرێمی کوردستان بۆ نمونە شاری سلێمانی وەرگین بە نمونە سیرەکەین زۆر ساڵ لە مانگی 9 شابارانی باش باریوە بەڵام ئێستا شفتی کردو سیرەکەین ئێمە دڵمان خۆش بوو کە مانگی دەباران ببارێ وا دەژنەباری خەریکاچێتە 11 وای لە هاتووە دە هەر کەشوهەوای کوردستان گەرم بووە. ئەمە ئەم ئاماژانن کە وای کردو ئەمە هەر کوردستان نییە هەر عێراق نییە بەڵام طبعاً لە شوێنێک بۆ شوێنێک جیاوازە بە ئام بەگشتی لەسەر هەموو جیهان ئەمانەوەی کردووە کە دابارینەکان بگۆڕێەوە هەروەها ڕێژەی بارانبارینەکانی ئەگەر سەیری بکەین ئێمە هەر ئێمە لەگەڵ بازیانە ینی خۆ هەمووی لەوە 20 کیلۆمتر 30 کیلۆمترمان بین بێت کەچی سەیرەکەین لێ بارانێکی زیاتر باریوە لە سلێمانی و هەروەها سەیرەکەین هەندێک شوێنی ساردمان هەیە ئەو بارانبارینە بەو ڕادەیە نییە کە وەکو بڵێن ساڵانی پێشوو ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە کەشوهەوا گۆڕاوە پلەی گەرمی ئەمەش هەمووی لە پلەی گەرمی سەر زەویایە کە خۆی لە زیادبوونە ئەبینێتەوە و ئەمەش بەردەوام ئەبێت بەڕاستی بۆ ساڵەکانی دوای 2030 ئەمانە زیاتر کاریگەریەکانی زیاتر دەرەکەوێت وا چاوەڕوانەکرێت پلەی گەرمی سەر زەوی تا 2050 زیاتر بەرز بێتەوە و ئەمەش بێتەوەی
توانەوەی بەستەڵەکەکان گۆڕانی نەخشەی ئەو وڵاتانی لەسەر کەناراوەکانن ئەمانە هەر هەمووی بەڕاستی کاریگەری ئەرێنین بڵێن نەرێنین لەسەر دکتۆر پیسبوونی ژینگە زۆر قسەی لەسەرەکرێت کە کاریگەری زۆر جێ دێڵە لەسەر زۆرێک لەلایەنەکانی ژیان پیسبوونی ژینگە چ پەیوەندیەکی بە کەمبوونەوەی ئاوە هەیە بەڕایتەوە ئێمە گەرباز لە ژینگە بە شێوازێکی گشتی بکەین وەکوتمان ینی ئێمە بەهۆی زۆربوونی ئادەمی زاد ژینگە پیس بووە کەڵین ژینگە پیس بووە هەم هەواش پیس بووە هەم ئاوی ژێرزەوی و سەرزەویش پیس بووە خاکیش پیس بووە و ئەمەش وای کردووە کە کاریگەری هەبێت لەسەر ئەو جۆری زیندەوەرانی کە بۆ نمونە لەناو ئاواژی لەناو خاکە ئاژی لەناو هەواژی کەواتە ئێمە ئەگەر سەیری بکەین سەبەبەکە هەر ئەوەیە چالاکی ئادەمی زیاتەکان وای کردووە کە ژینگە پیس ببێت بمانێەوە نەمانێت بەڵام ئەمیش دیسانەوە چۆن باسمان لە دابارینەکان کرد لە شوێنێک بۆ شوێنێکی کە جیاوازە پیسبوونی ژینگەکە ینی ئێمە سوپاس بۆخوا تا ئێستا ژینگەی ئێمە لە وەکو هەوا وەکو ئاو ناڵێن پێرفێکتە بەڵام تا ئێستا لە چاو هەندێک وڵاتە ئەگەر بەراوردی بکەین تا ئێستا ژینگەکەمان پاکە ئەنجا ئەمیش وەکو جەستەی مرۆڤ وایە ئەگەر ئێمە شوێنێکمان بێشێ هەموو شوێنەکانی کەمان وا هەستەکەین ئێشێ لەبەرەوە ئەگەر هەوا پیس بێت ئاوی سەرزەویش پیس دەبێت ئاوی ژێرزەویش پیش دەبێت خاکیش پیس ئەبێت و بەم شێوازە باشە دکتۆر کە باسی ئاوەکەین ئێمە کاڵین ئاو کەم بۆ تۆ مەبەستمان لە ئاوی سازگارەوە ئاوی زەریا و دەریاکان نییە کەمی کردبێوان پێمە بێت ناوبەناویش زیادیش دەکەن بەڵام بۆ مرۆڤایەتی سوودەکە ئاوی سازگارە ئێمە لەکوێ ئەو ڕێژانین کە لە جیهاندا باسی زۆر تاوهێڵی مەترسیەکرێ ئەڵەن تر ئەم ساڵە دەبێت وردە ئەم وڵاتە وردە دەبێت زەنگی مەترسی لێ بدات لە وشکە ساڵی و کەم يعني ئەم بارانەی ئەم ساڵ ئێمە ئەگەر سیرکەین طبعا ئێمە زانیارێکی گشتی هەموو کەس ئەمازانێک کە ئەمازانین سەتانەوە حوتنەوە حوت و نیوی سەر گۆی زەوی ئەو ئاوانێک کە هەیە سوێرەوە بە کەڵکی خواردنەوە نایەت ئەو دوونیوەی کە ماوەتەوە دوونیوەکەش نزیکی 2.2 دوی لە بەستەڵەکەکان نایە ئەوەی کەمێنێت و کەواتە ڕژێکی زۆر کەمە بەعام لەسەر مەمەکاڵین خولی هایدرۆلۆجی لەسەر ڕووی زەویە ئەو کەم و زیاد ناکات بەس ئەوەی کە کەم و زیاد ئەکات چییە جۆری ئاوی شیرینەکەیە کە لە شیرینەوە ئەگۆڕێ بۆ ئاوێکی ترکە نەشیاوە بۆ خواردنەوە ئەنجا ئێمە ئەگەر بۆ نمونە بە هەرێمی کوردستان وەرگین بە نمونە بمانەوە نەمانە ئێمە دوو سەرچاوی ئاویمان هەیە ینی ئەو ئاو لە چۆ بۆ ئێمە دێت ئاوی شیرین یەکەمیان لە سەرچاوی دابارین و بارانەکانە ئەو وازحەکە ئاوی ژێرزەویەکانمان سەرزەویەکانمان پاراو ئەبێتەوە دەریاچەکانمان پڕە بنەوە لە ئاو هەروەها ئێمە ئەو ڕووبارانە ئێمە وڵاتێکین کە ڕووبارەکانمان سنوورین واتە هەندێک لە زۆربەی لە ڕووبارانەی کە هەمانە کە خۆی لە لقەکانی دیجلە و فراتە دۆزێتەوە لە وڵاتانی دراوسێەوە بۆمانێت وەکوتمان گۆڕانکاری کەشوهەوە وەکوتمان هەر ئاسەوارەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان نییە بەڵکو وڵاتانی دراوسێشمان بۆ نمونە ئێران ئەویش قەیرانی ئاوی هەیە بۆ نمونە سووریا قەیرانی ئاوی هەیە بێ لە تورکیا وڵاتێکی دەوڵەمەندە بە ئەو ئەمانەوەی کردووە کە بیر لە بەڕێوەبردننی ئاوەکانیان بکردنەوە کۆگای ئاوەکانیان بکەن ئەو لقوپۆپانەی کێتە ناو هەرێمی کوردستانەوە هەمووی بەنداوی لەسەر دروست بکرێن ئێستا پرۆژەی ئاوی گەرمە سێر کە لە ئێران دروست کراوە کە خۆی لە 14 بەنداوە دۆزێتەوە ئەمەوەی کردووە گەرسێریکی ساڵی پار ئاوی سیروان نزیشی بڕی ئەو ئاوی کە هاتنە ناو هەرێمی کوردستانەوە نەمابوو بە سفر ئێستا وردە بەهۆی زستانەوە کەواتە سیاسەتی نێودەوڵەتی ئەمە دەورێکی گرنگی ئەبینێ لەوەی کە ئەو ئاوە سازگەرانە بمانەوە نەمانێت ئاوی سیروان ئاوی زێمانە هەمووی ئاوی سازگەرن کێ ناو هەرێمی کوردستانەوە هەروەها دابارینەکانمان یعنی ئەگەر سەیری بکەین ئەمەش خولە ینی سایکڵە دووبارە ئەبێتەوە یعنی ئەم هەڵکشان و داکشانی کە بڕی باران بارینەکان کە هەمانە بمانەوە نەمانوێت سایکڵە ینی دووبارە ئەبێتەوە ئێستا ئەگەر سەیری بکەین 2019 نزیکی 1300 ملیم باران باری و دڵمان خۆش بوو بەڵام دایمەن ئەموو دڵتان خۆش نەبێت ئەمە هەبوو مەسەرەن لی ئەپرسیم هەر لە چاپێکەوتنا ئەو ساڵێکی تریش ئەم سەر ڕێژە ئەبێ بەنداوی دوکانەمە نەخێر ئەمە دووبارە نابێتەوە کاپچن سەیری کەن چکە ئەمە لەوانێ 20 ساڵ جارێ دووبارە بێتەوە چکە بۆچی هەموو سەرکەوتنێک دابەزینێکی بەدواوێ هەموو دابەزینێکیش سەرکەوتنێکی بەدواوێ ئێستا ئێمە حالیان لە سایکڵە نزمەکەین ینی بۆچی لەبەرەوەی ئێمە پار 410 ملیم باران باریوە بۆ نمونە ئەم ساڵیش تا ئەم لەحظەیە نزیکی 325 ملیم باران باریوە چکە بۆچی ئەو داتایانەی کە لەبەر دەستمانایە وشکە ساڵەکانی هەرێمی کوردستان و هەروەها بۆ نمونە سلێمانی جاری ساڵ هەبووە سایکڵ هەبووە ساڵێک بووە دوان ئەو پەڕیسیان یعنی بەم شێوازەیە ینی وشکە ساڵێک دوان سیان بەردەوامە بێ اینجا ئێمە پارمان هەبووە ئەم ساڵیش تەقریبەن وایە خوا بکات
بەرەو بەرزبوونەوە بڕۆین ساڵی سێهەمیشمان بەردەوام بەفرێداری دڵخۆشکەر نەبوو دکتۆر دڵخۆشکەر خەڵکی زۆری وەڵا بەفرێکی باش باریەوە ئێمە هەبۆی لە نەوەتەکان و لە ناو شارە لە سنتەری شارە باشم نەبێت ڕاستە ئێمە ئەگەر تەعاان بەگشتی ئەمە باس ئەەکەین هەموو بۆ نمونە ینی هەر بەشێک لە بەفر یانیان هەر بەشێک لە باران بەرامبەر بە 13 بەش لە بەفرە یعنی ئەگەر بۆ نمونە کە ئەڵین 13 سانتیمەتر بەفرباری و بۆ نمونە لە شاری سلێمانی تەقسیمی کە ینی 1 سانتیم بۆ نمونە باران باری و 1 سانتیمانی 10 ملیم یعنی ئەوە نییە بڵێن وڵا ئەم سیانزەیە تەواوە 130 ملیمتر باران دکتۆر ئێستا ئێمە بۆ ئەم ساڵ هیچ مەترسێکی وشکە ساڵیمان لەسرە هەرچەنە جارە کاتی بارانبارین مایشکمی شەڵار باران بەڵام تا ئێستا مەترسی وشکە ساڵی بوونی هەیە لە هەرێمی بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوەی هەندێک ناوچەی گەرمانمان هەیە تا ئێستا هەر وشکە و خۆشمان تا ئەم کاتە کە 300 ینی ئێمە ئەگەر سەیری ڕێنجەکان بکەین لە مانگی دەوە کە باسمان کرد مانگی دە ئەبێن نزیکی 25 ملیم ببارێت مانگی 11 ئەبێن نزیکی 80 ملیم ببارێت 12 و 1 و 2 ئەمانە ئەبێت 110 ملیم هەر مانگێک ببارێت یعنی بە تێکرا سەیرەکەین 100 نزیکی 30 بۆ چی بارانبارینەکان لە زستانایە و تا ئێستا هیچ نەبوو ینی ئەمانی کە بەهار کە 2 مانگمان بەدەستەوە ماوە مانگی دووشمان تەواو کرد تەنیا 3 و 4مان بەدەستەوە ماوەتەوە چواریش خۆمان لە کوردەواری ئەڵین بەختە بارانەوە نیە بەڵام 60 باران ئەفوو و 5 بەختە بارانە بەڵام 3 و 4 بە هەردووچی لەوە چی ئەگەر هەر زۆر خاترمان بژیرێت 150 ملیمتر بارانی تر ببارێت لەبەرەوە هەر ناچین ئێمە لە چاوپارە زۆر باشتر نین یعنی ئێستا نمونەش بەڕێوەبەری بەنداوی دوکان لە وەرکشۆپەکە لەگەڵمانە بوو ئەڵێ ئەم ساڵ و پار بەنداوی دوکان 4 مەتر و نیوی فەرقە 4 مەتر و نیو کەمترە لە پار لەبەرە بۆچی پار خەزنێکمان هەبوو سەرفمان کرد ئێستش ئەو بڕە نەهاتۆتەوە خوا بکە لە مانگی 3 و 4 بارانێک ببارێ بەڵام وەکوتمان ئێمە چۆن ناوێنی نوشکە ساڵی ئەگەر شاری سلێمانی کەوتمان ڕێنجەکەی 675 ملیمتر ئەبە ببارێت وەکو ئاڤرێجی بڵێن ئەم 7-8 ساڵە ئەگەر 510 ملیمتر کەمتر ببارێ ئێمە ئەڵین لە خەتەری وشکە ساڵیان اینجا خوا بکە بچێتەوە بەڵام ئەگەر بشتێتەوە ئێمە تاویزی پار هەن نادەینەوە چونکە پارمان وشک بووە 400 ملیمتر باران باریەوە بینیشمان یعنی ئێستا ئەو وەرکشۆپێک کە ئێمە کردمان هەندێک داتامان خستە بەرچاوی ئامادەبووان هەروەها ئەگەر سێری کانیاوەکانمان بکەین سەرچاو ئاوەکانمان بکەین ینی زۆر کانیمان پار وشک بوو لایەزال هەندێک لەو کانیانە نەبوژاوەتەوە بەداخەوە بەڵام ئێمە نزانمان ئەوەیە کە خوا ڕەحم بە وڵاتەکەمان بکات ئێوە ئامانجتان چی بووە لە بەڕێوەچوونی ئەو وەرکشۆپە بێگومان هەموو وەرکشۆپ و سیمینارێک ئامانجێکی خۆی لە پشتەوە ئێویستوتانە بگەم بەچی لە ڕێگای وەرکشۆپەوە حتما ئەمە لایەنێکی ئەکادمی دائما ئەمەیە کێشەمان هەیە لە کوردستان و عێراق ئەویش بوونی گاپێکە بۆشاییەکە لە نێوان زانکۆکان و لایەنە بڵێن سوڵتە تەنفیزیەکە لایەنە جێبەجێرکارەکە هەروەها کۆمەڵگا یعنی هەمیشە ئێمە کۆمپانیاکانمان و کۆمەڵگا دائما لینکێک نییە لە بینی ئێمە و ئەوانیان ئێستا لە وڵاتان هەر کۆمپانیایەک هەر شوێنێک کێشەیەکی هەبێ ئەچێتە زانکۆکان بۆی هەلکات کەواتە ئێمە وەکو ئینسانی بڵێن خەڵکە ئەکادیمیەکە و زانکۆکان ئێمە دائما پلانی استراتیجیمان ویان گۆڵی استراتیجیمان ئەوەیە کە ئێمە ئەو لینکە دروست ببێت کە هاوڵاتی و هەروەها کۆمپانی و هەروەها ڕێکخراوی نامەدەنیەکان ئەمانە هەر هەمووی لینک دروستکە لەگەڵ زانکۆکانە بۆی ئەگەر کێشەیەکە بێ لە ڕێ ئەوانەوە هەڵکرێت یعنی ئێستا ئێمە حالیان چوارشەمەی داهاتوش وەرکشۆپێکمان هەیە لەسەر بەس کۆلێجی زانست هەر شەش بەشەکەی کۆلێجی زانست ئەوانە ئەخینە ڕوو ئایا ئێمە ئەو توێژینەوانەمان چەند لە خزمەتی کۆمەلگا بووە یعنی ئێستا ئێمە ساڵی پار مامۆسایانی کۆلێجی زانست نزیکی 400 توێژینەوەمان هەیە کۆمەلگا هەگای لەم 400 توێژینەوەی ئێمە نییە کەواتە ئەمە بڵین ئامانجی یەکەممان کە بەڕاستی ئەم دروستکردنی ئەم لینکە ئامانجی دووهەم ئێمە حکومەت و هاوڵاتی ئاگادار بکەینەوە لە زەنگێکی مەترسیدار کە وڵاتەکەمان بەرە و قەیرانی ئاو ئەڕوا چونکە بمانێ و نەمانەوە وڵاتانی دراوسێ ڕەحممان پێ ناکەن ئەمە زەنگێکی مەترسیدارە کە ئەبێت حکومەت بێتە سەرخەت لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت کە ئەو سەرچاو ئاویانی کە هەمانە برەوی پێ بدەین و هاوڵاتیان ڕۆشنبیری لای هاوڵاتیان زیاد بکرێت کە چۆن دەست بگرێ بە ئاوە چۆن بەهای ئاو بزانێت کە چەند بە نرخە دروستکردنی سەدی تر هۆکارێکە بۆ ئەو
بەڵێ ئەفەن دروستکردنی سەدی تر طبعا ئێمە کە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت پلانی استراتیژی هەبێت پلانی استراتیژی هەبێت لە گلدانەوەی ئەو سەرچاوی ئەوانی کە هەمانە وەکو وتمان ڕاستە ئێمە 400 یان 500 میلیمتر بانانە بارێ بەس لە هەندێک شوێنی کە زیاتر ئەبارێ لە پێنجون و ئەم شوێنانە ئەکرێ بەنداوی بچوک دروستکەین ئەکرێ بەنداو دروستکەین بۆ ئەوەی کە ئەگەر ساڵێ بارانمان زۆر بوو کەواتە خەزینێکی استراتیژی ئەبێ هەبێ لای ئێمە هەروەها تا ئێستش ئێمە وەکو هەرێمی کوردستان سەرچاوێکی ئاوی باشمانەیە بەڵام بەڕێوەبردنەکانمان باش باشە بەڵام خۆ ئەشوترێت ئێمە لە ئاوی سازگارە بە تایبەتی ئاوی دوکان و دەبنیخان خۆ ئاوێکی سازگار و بەکار دەهێنجێتەوە وانی لە هەندێک وڵات ڕەنگە ئەم شانس و نعمەتە هەر نەژبێ ڕاستە زۆر وڵات کە دەریاش لە ڕۆخیاتی وەکو ئێمە نعمەتەی نەبێ بەڵام ئەوان لە بواری ترا بەکارێن هێناوەتەوە لە بازرگانیدا ئەوشوترێت ئەنووت جەنگی جیهانی سێم لەسەر ئاوە چەندە جەنگی جیهانی سێم خەریکە لە بینی ئۆکرانیا و هەندێک وڵاتی تر هەڵاسێت بەڵام دکتۆر ئێمە سیاسەتی ئاومان هەیە ینی دەتوانی ومانە وەکو حکوومەت وەکو لایەنی پەیوەندیدار بە ئاو سیاست بکەین زۆر وڵاتەی کاون مە تورکیا دراوسێمانە چۆن ئێران دراوسێمانە سیاسەتی ئاویش ئێمە بەڕاستی نەخێر نەتوانم بڵێم نەخێر جارە پێش هەموو شتێ ئێمە پرسی ئاو پرسێکی فیدرالیە بەپێی دەستوری مادەکانی 1970 لەبەرەوەی ئێمە ناتوانین سەر بەخۆ سیاست بە ئاوە بکەین بەڕاستی ئەبێ ئللا تەنسیقێکمان هەبێت لەگەڵ حکوومەتی ناوەند و یان حکوومەتی فیدرال چونکە ئێمە بۆ نمونە ئەچیت بۆ تورکیا بۆ نمونە بۆ پرسی ئاو ئەچی بۆ ئێران گوێت لێ ناگرن چونکە ئەو ئەڵێ بە پێی دەستوری خۆتان ئاو فیدرالیە تۆ بە چ سیفەتێک هاتوویت مفاوەزات لەگەڵ من ناکەیت لەبەرەوە ئێمە نەمانتوانیوە بەداخەوە یعنی ئێستش ئەگەر سەیری بکەین بنداوەکانمان تا کاتێک بوو نازانم ئێستش بەڕاستی ئەو زانیاریم لانیە فەرمانبەرەکانی موچیان لە حکوومەتی ناوەندەوە وەرەگرت لامەوە ئێستش وایە ئێ باش ئێمە چۆن بتوانین سیاسەتی پێ بکەین چۆن بیکەین بە کارتی فشار و ناشکرێ مەسلەی ئاو پرسێکە ناکرێتەوە بۆ نمونە خەڵکتین وکەیت ئەمە چێت تۆ سیاسەتەکەی یعنی ئەی بینین ئێستا بۆ نمونە ئەو نزاعی لە بینی بۆ نمونە ئەسیوپیا و سۆدان و مسرا هەیە گەیشتە چه ئاستێک یعنی گەیشتە ئەوەی کە بنداوکە بتەقێنەوە بەس لە پێناوی ئەوەی کە سۆدان و مسر بێ ئاو بچین و نەبن لەبەرەوە ئەمە کێشەیە بەڕاستی تۆ ئەبینین ینی کۆکو بەڕێزت باست کرد جەنگی ئاو بە دڵنیاییەوە لە ساڵەکانی 2035 تا 50 ئەمە لەوێ زەق ئەبێتەوە ئەو کێشانە لەوێ کێشەکان دروست ئەبن کە چۆن ئەم وڵاتانە ئێستا بۆ نمونە ئەڵێ عێراق لە 2035 کە ئەڵێ خاوەن دوو ڕووبارە بەلد ما بین النهرین ئەبێ بەلد بدون نهرین چونکە بۆچی بمانەوە نەمانەوە ئێستا ڕووباری فورات تاو لە کۆنتترۆلی ئێمە دەرچووە لە کۆنتترۆلی ئێمە دەرچووە ینی ئەو لە وەرکشۆپەکە بەڕێز کاک ڕەحمان بەڕێوەبەری گشتی کۆگاکان و ئاو داتایشی مەترسیداری خستە بەرچاومان ینی خزنی ئاوی عێراق بەلایانی کەمەوە 50 ملیار متر مکعبە ئەڵێ تا ئێستا عێراق تا ئەم ساتە 7 ملیار متر مکعب ئاوی خزنی هەیە خزم کراوی هەیە ئەمە بەڕاستی داتایشی مەترسیدارە بە هەندوو بنداوەکەی ئێمە دوکان و دەربەندیخان کە نزیشی بە هەردووچی نزیشی 9 ملیار متر مکعب بەگرێت تا ئێستا 3 ملیار و نیو ئاومان هەیە ئێمانە بەڕاستی داتای مەترسیدارن ئەمانە اینجا ئێمە بیرمان نەچێت بەشی خوارەوەی عێراق کێشەکە و معاناتەکە لە خوارەوەیە ئەوانن کە کێشیان هەیە کە ئاویان پێویستە کە ئاوی سازگاریان ناگاتە دەست ڕاستی ئەماڵین کوردستان ئاوی سازگارمان هەیە ئەو ڕووبانانی کە داخڵە بێ بەڵام بمانەوە نەمانوێت ئەمەش بێ پلانی کە هەچی پاشەڕۆ ئاو ئاوڕۆکانمان هەیە هەموو یەکەینەوە ئەو سازگارە کە بکو بۆ بەڕێستم باس کرد کێڵین ئاوی سازگار کەمەکە ئەوەیە ئێستا ئێمە ڕۆژانە بەڕێوەبەری ئاوی سلێمانی ئەڵێ ڕۆژانە ئێمە 500,000 متر سێجا ئاوی سازگار دابینەکەین بۆ شاری سلێمانی و قزا و ناحیەکانی ئەم 500,000 160 بۆ نمونە ئەبێتەوە بە ئاوی پیس ئەیخینەوە ناو تانجەرە و ئەچێتەوە ناو دەربەندیخان لەبەرەوە ئێمە ئەمە مشکلەکەمانە بەڕاستی ئەگەر حکوومەت ولایەنە پەیوەندیدارەکان پلانیان هەبێت بۆ ڕیسایکڵکردنەوەی ئەم ئاوانە ئێمە کێشەی ئاومان نابێت چونکە ئەمەیە وەکوتم ئاوی سازگارەکەین بە ئاوی پیس بێ ڕیسایکڵکردنەوە بەڵام ئەو وڵاتە ئەوروپیانە خۆ ئێستا بۆ نمونە وڵاتێکی بۆ نمونەوەکو ئەڵمانیا خۆ هیچ پێویستێکی بە ئاو نییە ئاوێکی باشی هەیە بەڵام مستەحیلە ئللا ئەبێ ڕیسایکڵ بکرێتەوە ناکرێشتیوە ریسایکڵی نەکاتەوە ینی ئەبێ ئللا ریسایکڵ بکرێتەوە ینی من خۆم چوومەتە هەندێک لەو
کارگانیان کە ریسایکلی ئاوکەن و ئاوی زێرابەکانیان هێنەوەی کەنەوە و ئاوێکی پاکۆی کەنەوە ڕووبارەکانیان بێ ئەوەی کە ژینگەکە تێک بچە ژینگەی ئاوەکە لا ئێمە بەداخەوە گەر سێریشی تانجەرۆ بکەین پیاوبەزەی پیایەتەوە ینی ئێمە هەموو خەڵکی ئەم شارین ینی ئاوی تانجەرۆ شەگولۆ ئەوانەیە کە خەڵک دایمەن بۆ سەیران و بۆ ماسیگرتن وەختی خۆی چۆتە ئەوێ لە ساڵەکانی 60ەکان و 70ەکان کە هەر زۆر دوور نییە ئەمە بڵێن تاریخێکی زۆر دوورە بەڵام ئێستا بە ڕۆسەیری کە بەزەیت پیادایەتەوە زۆر ڕاستە دەست خۆش بێ دکتۆر خۆش بێ دکتۆر دیاری سپاس بۆ وتەکانت خەمانی باست کرد وەڵای هەمی خەم بوون هەنی هەر بیمان لێ کردەوە تا 2035 چیلیشی هیوادارین حکوومەتولانی پەیوەندیدا بی لەم بابەتانە بکاتەوە چکە ئاو ئیتر پەیوەندی بە ژیانەوە هەیە شتێک نییە لە ئاو ژیانە وانە دەستە خۆش بێ دووبارە دکتۆریا سپاس بۆ کاوی زانیاریەکانت